حاڵی خەڵکی لەو ڕۆژە زۆر سامناک و ترسناکە. خوای تعالی لە سوورەتی حەجا باسمان بۆ ئەکا حاڵی ئەو خەڵکە لەو ڕۆژە چییە، تەسویرێکمان بۆ ئەکا ئەگەر بیر لە ئاەتەکە بکەیتەوە دێتە بەر چاوت، وا تەسویرێکا خوای تعالی هەر لەبەر چاوت بێڕێک. أفرمي خوای تعالى أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. خەڵکی خوای تعالی فەرمێ ئەی خەڵکینە خۆتان بپارێزن لە نافەرمانەکانی پەروەردگارتان، بەڕاستی بوومە لەرزەی ڕۆژی قیامەت شتێکی زۆر سامناک و گەورەیە. ئەو ڕۆژەیە کە ئینسان براینە لە دنیاە ئافرەتی شیردەر لە هەموو کەسێ زیاتر بەدەمی مناڵەکەوەیەتی، زۆر مناڵەکەی خۆی خۆشەوێ، شیری پێ ئەدا و زۆر لە دڵیا عەزیزە. بەڵام لەو ڕۆژە خوای تعالی ئەفەرمێ یەومە تەذهەل كل مرضعة عما أرضعت، والله هەموو شیردەرێ لەو ڕۆژە مناڵەکەی لەبیر ئەچێ، مناڵە شیرخۆرەکەی خۆی لەبیر ئەچێ. وتضع كل ذات حمل حملها، تەنانەت ئافرەتی دووگیان لە ترسی ئەو ڕۆژە بەرەکەی خۆی ئەخا و مناڵەکەی ئەخا. وترى الناس سكارى، خەڵکی لەو ڕۆژە هەمووی سەرخۆشن. وما هم بسكارى، خۆمەیان نەخواردەتەوە مادەی بێهۆشەیان بەکار نەهێناوە. بەڵام ولكن عذاب الله شديد، بەڵام عذابی خوا زۆر سامناک. خوای تعالی لە شوێنێکی ترا باسی ئەو حاڵەتەمان بۆ ئەکا و ئەفەرمێ فإذا جاءت الصاخة، یەکێک لە ناوەکانی قیامەت. يوم يفر المرء من أخيه، لو رجع إنسان لدسي براكي خوي رأكا وأمه وأبيه، لدسي باوك دايك رأكا وصاحبته وبنيه، لدسي خيزان من علكان رأكا لكل امرئ منهم، نحقي النية، لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه، نحقي النية هذه يكي دردي خويه أو رجبه ومشغولة. فإذا جاءت الصاخة يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه وجوه يومئذ مسفرة ضاحكة مستبشرة ووجوه يومئذ عليها غبرة ترهقها قترة أولئك هم الكفرة الفجرة. دم چاوانێک لەو ڕۆژە زۆر دڵیان خۆشە، ئەگەشێنەوە بزگەی لێیان دێ، زۆر دڵیان خۆشە. دەم چاوی ئیماندارە و لەو لایشەوە دەم چاوانێک ڕەش هەڵگەڕاون، غەم دایگرتوون، بێتاقەتن، دەم چاوی کافر و فاجرەکانە. یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کە لەو ڕۆژە دڵیان خۆشە و دەم چاویان گەشاوەیە. یا ڕەبی لە سامناکی ئەو ڕۆژە بمان پارێزی یا ڕەب العالەمین. خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین، تووشی ناڕەحەتی ئەو ڕۆژەمان نەکەی یا ئیلاه العالەمین. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی بەزەیت بە حاڵمانە بێتەوە، یا ڕەبی ئێمەی عەبدی زەعیف خوایە پەنات پێ ئەگرین یا ڕەب العالەمین.
ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء